کۆمەڵگەی هەم ڕەگەزخوازان و قەرزارانی قەرزی خوێندکاران و هەروە ئەوانەی دەیانتوانی سوودمەند بن لە سیاسەتی بڕیاری وەرگرتنی ئیمتیازی ڕەگەزی لە زانکۆکان تا ئێستا هەڵسەنگاندن بۆ ئەنجامە ئەگەریەکانی بڕیارەکانی هەفتەی ڕابردووی دادگای باڵا دەکەن. مایک پێنس جێگری سەرۆکی پێشووی ئەمریکا لە کەناڵی تەلەڤیزیۆنی ABC ئەو نیگرانیانەی ڕەت کردەوە کە کۆتایی هاتنی سیاسەتەکانی ئەفەرمەتیڤ ئاکشنە کە مافی دەرسەتێک بۆ خوێندکارە کەمینەکان دەدات لە زانکۆکانی ئەمریکا وەربگیرن دەتوانێت کاریگەری نەرێنی لەسەر کەمینەکان لە کۆڵژ و زانکۆکانی ئەمریکادا هەبێت. هەموو متمانەیەکم هەیە کە ئەمریکاییە بەڕەچەڵک ئەفریکایەکان و ئەمریکیە کەمینەکانی دیکە بەردەوام دەبن لە پێشبڕکێ و سەرکەوتن لە زانکۆکانی سەرتاسەری وڵاتەکەدا، بەڵام ئێمە لەسەر بنەمای نەژادی ئەمە ناکەین کە پێم وایە خواستی هەموو ئەمریکیەکە. چالاکوانانی کە هەوڵی یەکسانی ڕەگەزی دەدەن گومانیان هەیە. ئێمە داوا لە خودی زانکۆکان دەکەین کە بە شێوەیەکی بەرچاو و بەردەوام بن لە وەرگرتن و خوێندکارە کەمینەکان ئەم ڕوانگەیە هیچ ڕێگەی ئەوەیان لێ ناگرێت. جیالەوە بەرنمەکەی سەرۆک جۆ بایدن بۆ لێخۆشبوون یا کەمکردنەوەی قەرزەکانی فدرالی بۆ خوێندکاران لەلایەن دادگای باڵا هەڵوێشێنرایەوە. ڕۆکانە نوێنەری دموکرات ئەو هەنگاوەی لە چاوپێکەوتنەکی بەرنامەی دیسویکی کەناڵی ABC سەرکۆنە کرد. هەموو ئەم خوێندکارانە پشتیان بە بەڵێنێک بەستووە کە لە قەرزی خوێندکاریان خۆش دەبێت. من خۆم ناچار بووم $150,000 قەرز بۆ خوێندن وەربگرم. لە ژیانمدا سەردەمێک هەبووە کە دەبوو زۆر ئاگام لە خەرجەکانم بێت. ئێستا خۆشحاڵم و دەتوانم قەرزەکەم بدەمەوە، بەڵام بەڕاستی ئەمە سەختە. بە پێی رخنەگران کۆمەڵگەی هاوڕەگەزخواز بۆی هەیە بکرێتە ئامانجی ئەو شێوە نوێیەی جیاکاری پاش ئەوەی زۆرینەی دادگاکە کە پارێزکارانن لایەنگری ئەو کاردارانەیان کرد کە ڕەتی دەکەنەوە خزمەتگوزاری پێشکەش بە هاوسەرە هاوڕەگەزخوازەکان بکەن. خۆی بۆ زۆرینەی دادگاکە کەسانێک لەوێن کە کاری داهێنەریان لە ژێر ناچاریدایە. بۆ ڕکابەرەکان باسی ئەو کڕیارانەیە کە هەڵ دەدەن کاڵا و خزمەتگوزاریەکان لە بازاردا بەدەست بهێن و ڕەت دەکرێنەوە. بە تێڕوانینی مایک پێنس ئەوە سەرکەوتنێک بوو بۆ ئازادی ئاینی. ئەو زۆرینە بەهێزی پارێزکاران هەروە ئەوەشی دووپات کردەوە مافی هەموو ئەمریکاییەک هەیە بۆ ژیان و کارکردن و ئاین و پەرستن کە بەپێی بیرروباوەڕی خۆیان دیاریکراوە. دادگای باڵا ئێستا لە پشودایە و دواترەی ئەمساڵ لێکۆڵینەوەی دۆسەکانی دیکە دەست پێ دەکاتەوە. بۆ فێرونێکە بالدێرەس ئیگلاسیاس حیدەرکەریم دەنجی ئەمریکا.